بەڕێزان کێشەی یەکەم و کۆتایی خەڵک لە ئێستادا موچەی ئەگەر موچەی هەبی زۆر بێ ڕۆژەکانی باشتر دەبی باوا بڵێن ئابووریەت و میلیۆنە 100,000 بەس موچە خۆرە ئیتر بزانە بە سەدان هەزار دەکا خێزان لەسەر ئەوەی دەژی سەدان هەزار خێزان واتە هەرێکێت 3-4 منداڵی هەبی 9 میلیۆن برم 1-2 میلیۆن کەس کاچ خۆم ئەوە بۆ 3 مانگ مۆزوعەکان لەبیر خەڵک بردەوە هەر لەبیر چم خەریکە مۆزوعی موچە لەبیر خەڵک دەستەوە باچی کاچ خۆم لەولا دەسەڵات بە هەر ڕۆژێک دۆسێک دەجوڵێنی قەزیەک دروست دەکەن بە نمونە باشە کەیفی زراری دەگیرە ناگیرە کەی مشکلێ میدیای کوردی ئەوەندایەتی مامیان پێدا بەجددیمە یعنی ئەگەر ئیفلاسی میدیای کوردی نەبی کەسێکی تیکتۆکچی یان ئیدکە خەڵکەش کە گیرایە کاکە لەسەر چێشیت کە گیرە دانێ بیکەنێ پارتی ئەگەر لەو شتانە خۆش دەکە یەکێتیش لەولایەدە بۆ من مەسەلەی هاوڕەگەس بازەکان یعنی گەورە کرا خۆیت ینی بەڕاستی دیادەیەکی خۆش نییە جوان نییە خاستەن کە بە بەرنامە ئیش دەکرێنی ئەوە حاڵەتێک نییە لە سروشتی لێرە خەڵکەکەیە دەرێت چێژ لە ئەوەی وەرناگرم بەس ئەوە کاکە بە بەرنامە ئیش دەکەن لە بۆ بە هاوڕەگەس باسکردنی کۆمەلگا وەوە حکوومەت ئەوەی کوڕی بارزان ئەکرەمەندیشی لادایە چێ دەری کردیە مەسعود بارزانی لایدایە بۆ زانیاری تەحەدا دەکەم مەسعود و مەسرور بوو لایەندا چ دێ دەڵێن وەڵای مەسعود بارزانی لەوەیە بڕۆن بپرسن ئەوە لە زێر زەختی ئەمریکیەکان مەسعود بارزانی لایدا ئەوەشی هینایە بەرحاڵ دوو خاڵشکە ئێستا ڕۆژە بۆ من ئەوەیەک ئی ئەو کچیان هینایە قۆزیەکەیان ئەوەندە گەورە کردیە وەڵا ئەوەی لێگیرا ئی ئەو بەنزیخانەش ختوکەینەتەوەی دەکەن و ڤیددیۆکەیان بڵاو کرد و قەزەکەیان گەورە کرد لەولا ئیشاسواری هەموو ئەوانە قەزیەی موچەی خەڵکیان لەبیر خەڵک برتەوە کاچی خۆم حزبی ئۆپۆزیسیۆن دەبی وجودی هەبی ئەوە نەوەی نوێ هەر بۆ لە قۆناغی کەشا سوار لە دەرێ بوو هیچی پێ نەکرا لەو ماوەی دیتان خوچکەوە قەزیەوە 5-6 مانگە شتەشی ویان نەکرد ڕۆژە گوتیان لە ڕاپەڕین جەماوەری خەڵک دەبی ڕاپەڕین جەماوەری بکە مازان کاک عەلی و ڕەوتی هەڵوێ خۆپشاندانێکیان کرد 2 سەعات گیران وسکت بنەوەنیش بەجددیمە ینی وسکت بن ئێستاش دوێنێژم ئەو ڕەخنەمان لێگرتیە کاچ خۆم ناکرێ ئۆپۆزیسیۆن عینەن وەکو ڕوودا و بیتن بچی خەبەرەکە بڵاو کاتەوە وەکو ڕۆژنامە نووسک وەکو بچی بڵێ بابە ئەو شتا ئەگەر وابی وا دەبی ئەگەر وا دەبی وا دوێنێ نووسی کاک عەلی دەرێەوە هەنگاوشی گرنگە ئەگەر ئەوە بڕوە نەوت بڕوە خوا سەرکردەی ڕقەمێکی ئۆپۆزیسیۆن دیتیە بە گرنگیەوە سەیری جموجۆڵی دەسەڵات بکە ئیشی ئۆپۆزیسیۆن ئەوەیە شتی حکوومەت بێ بایەخ بکە و هاوکات ئیشی تو نییە هیوا بدەیە خەڵک هیوا بدەیە خەڵک من پێشم گوم بابە ئەزمون بڕۆ لە نەوشیروان وەگرە نەوشیروان ڕۆژێک نەوشیروان و کەیێنێن دم بچیان لێ دەدا کورە کاچ خۆمەڵا ئەو نەو ئۆپۆزیسیۆنانی پەیدا بوونەوە ئۆپۆزیسیۆنین بە ڕاشکایی بڵێم ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوێ مێش لەو دەسەڵاتی بکاتە گامێش هیچ جوانێکی تێدا نەهێڵتەوە ئیشی دی دەسەڵاتیش خۆی مێش خۆی گامێشی خۆی مێشی ئەگەر شتەشی مێشبی مێش جوان بی دەبی گەورەی بکاتن بچووکترین شتی خۆی بی ئیمەش دەبی خراپەکەی لێ گەورە بکەن ئەو خۆشی جوالێگەی کاچ خۆمەوەکو دەکرێتن ئەو وەزعی هەیە لاهور هەر دیار نییە کەس نازانێ ئۆپۆزیسیۆنە ئەرێ چییە ینی بەجددیمە ئیسلامیەکانیش ئاگان لە هیچ نییە هەر هیچ نییە بڕە سەیریان بکە ئێستا خەریکی غەزە پارە کۆکردنەوەی کورە بابە خەڵکی خۆت وەزعی مەعاشی نییە تو وەرە بزانم چ دەکەی تو چ خەم لە غەزە دەخۆی بخۆ ئێ بەس وەرە تو خەڵکی خۆت برسی بووە بە هەر حاڵ کارەساتێکە کاچ خۆم موچەی کێشەی خەڵک موچەیە بە قوربان وەرنەوە سەر موچەی مەکەونە ناو ئەو گەمە سیاسیانە